بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. ربنا آتنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. سلام إخواتان لبيت بران وخشكاني بريس مش خوش حالم بخزمتان قيشتم ودستخوشيشم هم بو ئەنجومەنی سۆران و بۆ مەڵبەندی سۆرانی کۆمەڵی ئیسلامی خی گەورە بەرەکەت بخاتە ئیش و کارتان و یارمەتیماندا هەمومان لەسەرە و ڕێ و ڕێگا و کاروانە بەردەوام بین و ئەهلی ئیستیقامەت بین تا کۆتایی. وەکو مامۆستا سیامەد ئاماژەی پێکە من دوو بابەتی کورتان عەرزەکەم. یەکیان نەر ئاوا تەسکیرە و بیرهێنانەوەیە کە بۆ خۆم و بۆ ئێوەش لە سەرکار و پرۆژەی ئیسلامی و ئەرک و وەزیفەی ئێمە، دووهەمیش باسێکی کۆمەڵی ئیسلامی و بارودۆخی ئێستای کۆمەڵ و ئامادەکاریەکان هەم بۆ کۆنگرە و هەم دوایەوەی کە ئێمە کابینەی نوێ پێک هاتووە کۆمەڵی ئیسلامی کاریس دەبێت و چۆن کار دەکاوە پرۆژەی 4 ساڵی ئایندەمان لە ڕووی سیاسی چی دەبێت. ئێمە هەمیشە پێویستمان بەوەیە ئەوە بیر خۆمان بخەینەوە، ینی بە گەنج و پیرەوە بە خوشک و براوە کە وەزیفەی ئێمە وەزیفە ئیسلامیەکە پێش وەزیفە سیاسیەکەیە و ئەرکە سیاسیەکەمان بەشێکە لە کار و پرۆژەی ئیسلامیەکەمان. ئێمە زۆر جیاوازین لە حیزبەکانی کە لەو حیزبانەی تر کە کارەکەیان تەنها کارێکی دنیاییە و تەواوی پرۆژەکەیان لە پرۆژەیەکی سیاسی کورتە بێتەوە کە مەسەلەی ئینتیخابات و هەڵبژاردن و بەشداری حکوومەت و بەشداری نەکردنە. بەس ئێمە هەم خەمەکەمان گەورەترە و هەم پرۆژەکەمان فراوانترەوە. کاری ئێمە کارێکە کە تەواوکەری کاری پێغەمبەرانە و هەڵگری هەمانە وەزیفەین کە خی پەروەردگار پێغەمبەرانی بۆ ناردووە سەلامی خۆیان لەسەر بێت و ئێمە کارمان کاری ئەسلیمان بریتە لە داعوە و پەروەردە و بانگەوازی ئیسلامی و جێڕانەوەی قیەم و بەها باڵاکان بۆ کۆمەلگا. بۆ خۆشمان وەکو تاک ئەو فرسەتەی لە بەردەستمانە کە فرسەتی تەمەنەوە فرسەتی عومرە و ئەو تاقە و توانایی کە هەمانە ئەو سەحەتەی کە هەمانە ئەبێت سوودی لێوەربگرین و نێڵین لە دەستمان بچێت. سوودی لێوەربگرین بۆ خزمەتکردنی ئەو کار و پرۆژەی کە کاری لەسەرەکەین. بەڕێزان ئێمە یەکمان ئەگەر دیقەت بدەین خی گەورە نیعمەتێکی گەورەی لەگەڵ کردوین کە جارە شوێنێک یا جەمعێک هەیە کە دەتوانین کار و پرۆژەی ئیسلامی تێدا ئەنجام بدەین، شوێنێک هەیە کە دەتوانین کاری تێدا بکەین، خەڵکێک هەیە کە دەتوانین لەگەڵی کاری خێر بکەین، بەشێک بین لەو کارەی کە باسمان کرد کە درێژە پێدەر و تەواوکەری کار و وەزیفەی پێغەمبەرانە سەلامی خۆیان لەسەر بێت. وەک تاک ئەبێ هەمیشە بیر لەوە بکەینەوە ئەو فرسەتەی ئەمڕۆ هەمانە ڕەنگە بەیانی نەمان بێت، ئەو فرسەتەی کە هەمانە کە خی پەروەردگارێمە لە هەموو گرنگتر فرسەتێکی پێداوین کە فرسەتی عومرە، فرسەتی تەمەنە. لەو تەمەنەش جاوانەمان کە گەنجین، ئەوەی کە کامڵە، ئەوەی کە پیرە، ئەوەی کە سەحەتی هەیە، ئەوەی کە هەر یەکی ئەوەی تاقە و توانایەکی هەیە یەکێکی کەن یەتوانین خزمەتی ئەو کارە بکەین. شاعیر شتێکی جوانە فەرمی ئەڵێ دقات قلب المرء قائلة له أن الحياة دقائق وثواني فاصنع لنفسك قبل موتك ذكرها فإن لذكرى عمر ثاني. الله لێدانەکانی دڵی ئینسان دقات قلب المرء قائلة له لێدانەکانی دڵی ئینسان بە ئینسان ئەڵێن كأن الحياة دقائق وثواني کە ژیان بریتیە لە دقیقە و سانیە. ئەو دقیقە و سانیانە ئەڕۆن سعاتە ڕوا، سعاتە ڕوا، ڕۆژ ئەڕوا، ڕۆژ ئەڕوا، مانگە ڕوا، مانگە ڕوا، ساڵە ڕوا، ساڵە ڕوا و تەمەنە ڕوا، تەمەن کۆتایی دێ. فاصنع لنفسك قبل موتك ذكرها فإن لذكرى عمر ثاني. شتێک بکە پێشەوەی کە بمری کە ببێتە یادەوەری کە بێتە شتێکی زیندوو بۆ خۆت فإن لذكرى عمر ثاني. چونکە ئەو زیکرەیاتە باشانەی کە ئەمێنێتەوە لە ناو کۆمەڵگادا یا ئەو سەدەقە جاریانەی کە ئەمێنێتەوە لە ناو کۆمەڵگادا ئەوانە عمری دووهەمی ئینسانن. ئێمە زۆر جار هەمومان پێکەوە
باسی زۆر پیاوی گەورەکەین باسی زۆر ئافرەتی گەورەکەین لە تاریخ و مێژووی مرۆڤایەتی و ئیسلامیدا ئەوانە چ شتێک ناوی بە گەورەی هێشتونەتەوە چ شتێکەوانی گەورە کردووە جارێ پێش هەموو شتێک ئەوەی گەورەی کردوون ئەو نیەتە بووە کە هەیان بووە بۆ خی پەروەردگار پاشان ئەو تاقە و توانایان خستۆتە گەڕ بۆ خزمەتی ئەو پرۆژەیە پاشان کارێکیان بەجێهێشتووە کە ئێمە هەمومان قەرزداریانین لە ڕابردوودا تەماشاکە ئەگەر لاپەڕەکانی مێژووی ئیسلام هەڵبدەینەوە ئەگەر لاپەڕەکانی مێژووی ئیسلام هەڵبدەینەوە تەماشا دەکەین ئەو مێژووە پڕشنگدارە پڕێتی لە چی پڕێتی لە مێژووی ئەو کەڵە پیاوانەی کە هەر یەکە و لە بوارێک لە بوارەکان مێژوویەکی نەخشاندووە لە بوارێک لە بوارەکان خزمەتێکی گەورەی کردووە لە بوارێک لە بوارەکان توانیوێتی سەرمەشق بێ بەرپرسیارەتێکی هەڵگرتووە کە ئەو بەرپرسیارەتیە حەقی خۆی پێداوە قدوە بووە لەو مەجالەی کە کاری تێدا کردووە خۆیمە زۆرێک ئەگەر تەماشای تاریخی ئیسلامی کەین تەماشای سەحابەکانی پێغەمبەر بکەین سەلامی خۆی لەسەر بێ بەشێکیان بە ئازایەتی سەرمەشقن بەشێکیان بە علم و زانست سەرمەشقن بەشێکیان بە ئەخلاقی بەرز سەرمەشقن بەشێکیان بە قیەمە باڵاکان سەرمەشقن بەشێکیان بە هەر یەکە و بە شتێک سەرمەشقە هەر یەکە و بەو توانایی کە هەیەی سەرمەشقە یعنی ئێمە شەتوانین بۆ خۆمان بەڕێزان بە نیەتێکی پاک نیەتێک کە بۆ خوایە کە کاری تێداکەین لە بوارێک لە بوارەکاندا سەرمەشق بین لە بوارێک لە بوارەکاندا پێشەنگ بین تەماشاکەن ئێمە زۆر جار ئێستاڵین کۆمەلگای تەخەسوسیە خەڵکە بە ئەهلی تەخەسوس بێ لە مەجالێک لە مەجالەکانی خۆی باشە کۆمەلگای پێغەمبەریش سەلامی خۆی لەسەر بێ مجتەمەعی سەحابەش مجتەمەعێکی تەخەسوسی بووە باش ئێستا ئێمە زۆر جار ئەو نمونانە دێنینەوە چەند حەدیثمان هەیە خالیدی کوڕی وەلید جێڕابێتیەوە چێ باسی علمی خالید دەکا باسی علمی خالید لە لاپەڕەکانی مێژووی ئیسلامدا نییە باسی ئازایەتی خالیدی کوڕی وەلید هەیە کە باسی خالیدی کوڕی وەلیدە باسی ئازایەتیە باسی ئەو ڕابەرایەتیە کە لە جەنگەکاندا کردوێتی باسی ئەوەیە کە خالید سەیف من سیوف الله المەسلول شمشێرێکە لە شمشێرەکانی خی پەروەردگارە شمشێری هەڵکێشراوی خی پەروەردگارە بەسوەرە بۆ ئەبوو هوڕەیرە باسی ئازایەتی نییە باسی جێڕانەوەی حەدیثەوە باسی ئەوەیە کە ئەبوو هوڕەیرە لەو مەجالە سەرمەشقە لە مەجالی جێڕانەوەی فەرموودە سەرمەشقە ئەگەر بیتە سەر سەحابەیەکە لە بوارێکە سەرمەشقە هەر یەکەو بە پێی توانای خۆی ئەوانەی کە کاتبی وەحی بوون ئەوانەی کە فەرمودەیان کۆ کردەوە ئەوانەی کە ئیسلامیان بڵاو کردەوە بە هەموو ئەنحای عالەمداوە هیجرەتیان کرد بەو شێوەیە ئێمە خۆشمان بەڕێزان دایمەن کە سیرا خوێنینەوە کە ژیانی سەحابە خوێنینەوە هەمومان بۆ نووسراوەتەوە لە کۆڕ و سیمینار و تەلەڤیزیۆنەکان گوێی لێگرین ئەو ڕۆژە برایەک لە یەکێک لەو برانەی کە بەرنامە پێشکەشەکە لە کەناڵی ئاسمانی پەیام وتی من زۆر بەرنامەم کردو بەس قسەی ئافرەتێکی بەتەمەن زۆر سەرنجی ڕاکێشام وتی چوون مقابلەمانە کرد وتی ئەو ئافرەتە وتی پیرەژنێکی بەتەمەن بوو وتی کە چوین وتم ئێوە چێن وتی وڵای ئێمە جەماعەتی پەیام و بانگەوازین ئێمە جەماعەتی پەیام و بانگەوازین وتی ئاو تەلەڤیزیۆنەی دایم مەلای هەیە وتارەدا وتی وتمانە ئەوەیە تێزانی جاران بە هەموو گوند و شارێک مەلایەکیان هەبوو گوندێک پێکەوە مەلایەکیان هەبوو ئەو هەموو خەڵکە وتمێ وتی ئێستا ئێوە هەر ماڵێک سەد مەلاتان بۆ هێناوە جاران بەو هەموو ماڵە مەلایەکیان هەبوو ئێستا هەر ماڵێک سەد مەلاتان بۆ هێناوە یعنی عەکستان کردوتەوە ئەو لە بابی ئەوەی کە تۆ یعنی دەرگای خێرتان بۆ خەڵک کردوتەوە ئێمە ئێستا هەمومان گوێ ئەگرین لەو وتارانە گوێ ئەگرین لەو بانکخوازانە گوێ ئەگرین لەو کۆڕ و سیمینارانە خۆمان ئەو تاریخا خوێنینەوە بەس بین چۆن تەوزیفی کەین ئەوان چۆن بوونە سەرمەشق شاعیر ئەڵێ ملكنا هذه الدنيا قرونا وأخضعها جدودا خالدون وسترنا صحائفا من ضياء فما نسي الزمان ولا نسينا الله ما يعني أهل إسلام أمتي إسلام ملكنا هذه الدنيا قرونا تنصديق إما خاوني دنيا بوي إما حكم رانتي دنيا مان كرد وأخضعها جدودا خالدون خلشي ملكتي يا ساكاني إسلام بون خلق بابند بون برساو يا ساكاني إسلام
وەسەتەرنا سەحائیفەن من ضیاء لاپەڕەکانی مێژوومان پڕ کردەوە بە مێژوویەکی سپی مێژوویەک سەتەرنا سەحائیفەن من ضیاء دەیان لاپەڕەی مێژوومان سەدان لاپەڕەی مێژوومان پڕشنگدار کرد ئەگەر ئێستا بیخوێنینەوە فەما نەسیە الزەمان وەلا نەسینە نە ئێمە ئەو ڕۆژگارەمان لەبیر دەچێتەوە نە ڕۆژگاریش ئەو زەمانەی لەبیر دەچێتەوە یعنی هەتا ڕۆژگار مابێ شانازی بەو قۆناغانەوە کە نە ئێمەش لەبیرمانەچێتەوە ئەبوو حەسەنی نەدەوی کە پرسیاری لێەکەن لەسەر ئەوەی کە کتێبی ماذا خسر العالم من انحطاط المسلمين نووسی بۆچی مسلمانان چ زەرەرێکیان کرد بە لە ناو دنیاە خەڵک چ زەرەرێکی کرد بە لە ناوچوونی مسلمانان لەیان پرسیوالە بۆ نەدوت مسلمانان چ زەرەرێکیان کرد بە لە ناوچوونی حکومڕانێتی و دەسەڵاتیان ئەڵێ خەڵک زەرەری کرد کە ئەهلی ئیسلام لەما خۆ ئیسلام زەرەری نەکرد و ئیسلام هەر لە شوێنی خۆیەتی ئیسلام هەر وەکو خۆیەتی قورئان هەمان قورئانە فەرموودە هەمان فەرموودەیە ئیسلام هەمان ئیسلامە پێگەی ئیسلام یەک دەنگدا نابەزێت بەس ئەوە خەڵکە زەرەری کردووە ئێمەی مسلمانین کە زەرەرمان کردووە ئێمەین کە لە دووری ئیسلام زەرەرمەندین ئەو مێژووە کێوا پڕشنگداری کرد بۆ خەڵک کام خەڵک هەر ئەو خەڵکەی دەستی بە قورئان و فەرموودەی پێغەمبەرەوە گرت هەر ئەو خەڵکەی لەسەر ئەو ڕێبازە بوو کە ئێمە لەسەری هەین بۆیە بۆ خۆشمان یعنی دائیمە نەبێ بیر لەوە بکەینەوە بەڕێزان هەر یەکێک هەر کەس هیچ کەسێک نابێ دانیشێ بڵێ من بم یا تۆ بی یا ئەوی کەوێ پێی وابێ کاکە ئەرچێکی لەسەر شان نییەوە یەک دوو یا کارێکی پێ ناکرێ یا توانای نییە بۆی کارێک بە هەر کەس دەبێت چەمچێک بگرێەوە لێ ببڕێ لەو مەجاالەی کە ئەتوانی کاری تێدا بکە زۆر ناوی گەورە هەیە من بەوە کۆتایی پێدێنم زۆر ناوی گەورە هەیە ئێمە کەم جار دانیشتوین بیر لەوە بکەینەوە بە چەند ساڵ ئەم ناوەوا گەورە بووە یەکێک لە ناوە هەرە گەورەکان یا لە سەحابە هەرە گەورەکانی پێغەمبەر سەلامی خۆی لەسەر بێ لە سەحابە دیارەکانی پێغەمبەر سەعدی کوڕی معاذە هەمومان ناومان بیستووە سەعدی کوڕی معاذ لە ساڵی 5 هیجری دوای برینداربوونیش شەهید بووە خوای پەروەردگار دەربارەی پێغەمبەر سەلامی خۆی لەسەر بێ دەربارەی مردنیە فەرمێ اهتز العرش لموت سعد بن معاذ عرشی خوا ڕاچڵەچی بە مردنی سعدی کوڕی معاذ مەسەلە فەرموون کە 7,000 مەلایکەت نوێژیان لەسەر کرد کاتێک کە جەنازەکەیان هەڵگرت جەنازەکەی هێدە سووک بوو ینی هەستیان ناکرد شتێک لەسەر شانیانە پێغەمبەر فەرمووی مەلایکەتەکان هەڵیان گرتووە بە بڕوای ئێوە تەمەنی ئەو پیاوە لە ناو ئیسلامدا چەندە تەمەنی سعدی کوڕی معاذ لە ناو ئیسلامدا چەند بووە ساڵی چەند وەفاتی کرد یا کۆچی دوایی کرد یا شەهید بوو ساڵی 5 کۆچی یەک ساڵیش بەر لە هیجرەتی پێغەمبەر سەلامی خۆی لەسەر بێ موسڵمان بوو هەموو تەمەنی لە ئیسلامدا 6 ساڵ بووە 6 ساڵ بەڕێزان زۆر کەمە ئێستا تەمەنی هەر یەکێک لە ئێمە لە ناو ئیسلامدا چەندە دخۆ ئەنی ئەو کات بۆمان دەردەکەوێت کە ئێمە هیچمان نەکردووە هەر یەکێک لە ئێمە دائیمەن هەندێک مقایسە هەیە هەندێک بەراورد هەیە گەر ئێمە بیکەین بزانین ئەو خەڵکەی پێش ئێمە کە توانیوێتی خزمەتی زۆر گەورە بکە بە چەند ساڵ کردوێتی بە چەندی تەمەنەکەی خۆی کردوێتی بە چەند ساڵ بووە بەو ناوە گەورەیە لە مێژوودا بووە بەو خزمەتکارە گەورەی ئیسلام جارێککە ئیگەڕێ ئەو باسی ئەوە کەمەوە بە نیەتێکی پاک و چاک چکە خۆی ئینسان بۆ کار ناکە ناوی گەورە بێ تۆ گەر بە نیەتێکی پاک کارت کرد لای خوای پەروەردگار گەورەتری تا لای خەڵک ئەنجا لای خەڵک شوێنەوارێکی باش و چاک بەجێ دێڵی من بۆ ئەوەندەی اکتیفاکەم وەکو تەسکیرەیەک باسم کرد دائیمەن ئێمە لە بیرمان بێت بەڕێزان ئێمە لە ناو کار و کاروانێکی گەورە داین لە ناو پرۆژەیەکی گەورە داین لەسەر ڕێگایەکی پیرۆزین ڕێگایەک کارکێکی زۆر گەورەمان لەسەر شانە ئێمە لێمان تێک نەچێ هەرگیز ئەندامێتی ئێمە کادرێتی ئێمە کارکردنی ئێمە وەکو هێزە سیاسیەکانی کە نییە وەکو هێزانە نییە کە ینی بریتە لە وەزیفەیەکی حزبی بەحت لە ئینتیخاباتێک کورد بێتەوە لە پرۆژەیەکی سیاسی کورد بێتەوە نە کار و پرۆژەی ئێمە کارێکی گەورەیە ئەبێ هەوڵ و ماندووبوونیشمان بە گەورەی پرۆژەکە بێت
بە گەورەی ئەو کار و کاروانە بێت کە کاروانەکەمان پیرۆزە، ڕێگاکەمان ڕێگایەکی پیرۆزە، ڕێگای پێغەمبەرانەوە کاری لەسەر بکەین ئینشاءالله.